مناڵەکانی ئەم شارە ڕێزانن. ژنومێردێکی دەرچووی زانکۆ بە ژیانێکی پڕیوە و ماندووبوون لەگەڵ دوو مناڵەکەیان هاتوون داوای دامەزراندنێکی شەفاف و دوور لە دەستی حیزبایەتی و خزمەتی دەکەن. ئەو پیاوە ماوەی زیاتر لە 7 ساڵە بەخۆ بەخشی خزمەتی باخچەیەکی کردووە، بەڵام هێشتا بێکارە و دانەمەزراوە. 10 ساڵە خۆبەخشم لەو باخچەیە کە هەموو بەرپرسانی ئەم شارە هەمووی بەرپرسەکان ینی نوخشە ناسیح کاکسۆران هەمویان ئاگادارن کە من چیم کردووە. 10 ساڵە لەوێ خۆبەخشم هەموو ڕێگەیەکی مەدەنیشم کردووەتە بەر هەموو ئینەکەشم کردووە لە بەرەوەی بە خاڵبندیەک بە حەقی خۆم بڕۆمەوە ئەو شوێنە بە بەڵام تا ئێستا هیچیان نەکرد. تەنێک ئێمە تەواومان کردووە دانەمەزرایان واسەمانە بە زمانە کەس نازانێکی داناو ئەوان لە ساڵی 2023-21 تەواویان کردووە ناویان ناتێتەوە من 11 ساڵ تاوام کردو نام ناتێتەوە. دەرچووە دانەمەزراوەکان ڕایانگەیاند 52 کەس لە دیوانی پارێزگای هەڵەبجا دامەزراون بێ ئەوە هیچ بانگەوازێک کرابێدان کێبڕکێ و خاڵبەندی و شەفافیە دەبوو بێت. نوێنەری دەرچووان داوا دەکات پارێزگار بەرپرسیارەتی هەڵبگرێت و دامەزرانەکە هەڵبوەشێنێتەوە. جارێکی ترێڵێنەوە ئەوەی کە جێگەی داخە لەناو ئەم پارێزگایە بە تەسکی حیزبی بەواسیتە بە خزمێنە ژمارێکی زۆر کەس دانراوە لەسەر و 50 کەسەوەیە. بۆیە ئێمە پارێزگاری هەڵەبجە ئەخێنە ژێر بەرپرسیارەتیەکی ئەخلاقیەوە وەکو دەسەڵاتی یەکەم لەم شارەیە هیوادارین دەسەڵاتی خۆی بسەسپێنێ. ئەگەر دەسەڵاتی هەیە لەم شارەیە وەکو بۆ کەڵێک بەکاری نایەنن دەسەڵاتی خۆی بسەپێنێت لێکۆڵینە لەو کەسانە بکە کەم کەسانی داناوە. ئەگەر خۆی داینەناون با هیچ نەبێت لێ دوانێ بدا هیچ نەبێت لە ناو پیجەکەی خۆی بڵ ئەم کەسانی کە لە ناو پارێزگای هەڵەبجەیە دانراون بە تەسکی حیزبی و بەواسطە و خزمێنەدا نەنراون. کە تەواو پرۆسەکە نادادپەروەرەوە بەبێ بانگەواز بەبێ پێوە و خاڵبەندی ئەو کەسانیان داناوە لە کاتێکا سیستەمی هەموو پرۆسێکی دامەزرانن سەرەتا بانگەوازە دیاتر دیاریکردنی پێوە و خاڵبەندیە و لە هەمان کاتە ئەو کەسانێکی ئەچێن ناو پرۆسە و کێبڕکێکەوە دواتر هەڵەبژێرن بەبێ پسپۆڕەکانیان. بەڵام ئەوەی شایانی باسە بەبێ هیچ بانگەوازێک بەبێ پێوە و خاڵبەندی 52 کەسیان داناوە کە تەواو بە حیزبایەتی و بەواسطە و بە خزمێنە دانراوە. هەیە 7 ساڵە خوێندی تەواو کردووە دانەمەزراوە بەڵام لە کاتێک ئەوانی کە لەو 52 کەسن لەوە چێ 2023 بێ ئەو ساڵە کۆتایانی ساڵ بێ دامەزراون ئێمە ژۆکو ئەوان مافمانەیە و داوای دامەزرانی مافی خۆمانەکە. ئەمە دووەم گردبوونەوەی دەرچووە دانەمەزراوەکانە لە 3 ڕۆژدا هێشتا کەس وەڵامی نەداونەتەوە. ئەوانش دەڵێن بەردەوام دەبن و فشارە مەدەنیەکانیان زیاتر دەکەن تا مافی دامەزراندنیان بەدەست دێنن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.